من ئێستا لای ئەو بژمێرانم کە لە پرۆسەی سەرژمێری گشتی عێراقدا بەشداریان کردو ئەمڕۆ هاتوونەتە ئێرە و گربوونەتەوە داوای دامەزراندنیانەکەن. نەچمە لای مامۆستا موحسین کە لێرە مامۆستا داواکاریەکانی ئێوە بە دیاریکراوی چییە؟ بۆچی لە کۆتا ڕۆژی سەرژمێری گشتیە ئێوە ئەم داواکاریتان هەیە؟ سەرەتا وەڵامی پرسیاری کۆتایی دەدەمەوە بۆچی ئەمڕۆ کۆبووینەوە کە کۆتایی ڕۆژی پرۆسەکەیە. ئێمە نەماویست ڕۆژانی پێشتر کۆبووینەوە، دەماویست پرۆسەکە بە تەواوی جێبەجێ بکەین لە کۆتا ڕۆژ پەیامی خۆمان بگەینین. وەک خۆتان دەزانن ئەم پرۆسەیە پرۆسەیەکی گرنگە کە پرۆسەی سەرژمێریە، یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی سەرکەوتنی ئەم پرۆسەیە ئەو بژمێرانە بوون کە دەتوانم بڵێن ژمارەیان لە 20,000 بژمێر زیاترە لە هەرێمی کوردستان جگەلەوەی لە عێراقیش. جاوانە زۆربەیان دەرچووی پەیمانگا و زانکۆن پسپۆرە جیاوازەکانیان هەیە، بە مافی خۆیان دەزانێن وەکو دەرچوویەک وەکو بەشداربووی پرۆسەکە چ لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە حکوومەتی عێراق دابمەزرێن. باشە ئێوە داواکاریتان پێشکەش بە شێ کردووە لەم بابەتەیە؟ ئێمە ئەمڕۆ یەکەم دەتوان بڵێن دووەم کۆبوونەوەمان کۆبوونەیەکمان لە هەولێر کردووە. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی فراوانتر بوو لە شاری سلێمانی بە نوێنەرایەتی سەرجەم شار و سارشکەکان بوو. وەکو گوتم بە مەبەستی کۆبوونەوە یەکترناسین و یەک هەڵوێستی و یەک گوتاری بوو بە مەبەستی دامەزراندنی بژمێرەکان. داواکاریەکەی ئێمەش ئاراستەی هەردوو سەرۆکاتیەکانە بابن لە عێراق و لە هەرێمی کوردستان بە مەبەستی دامەزراندنیە. حاڵەتێکا گەر وەڵامتان نێنەوە ئێوە هەڵوێستان چێبێ؟ بەڵێ ئێمە بەرنامە و پلانی خۆمان داناوە، یعنی ئێمە وەڵامیشمان نەدەنەوە تەنیا هەنگاو یاخود پەیامی ئاشتی و هەنگاوی مەدەنیانە و شارستانە دەدەنین، چونکە زۆربەی هەر زۆر گوتم دەرچووی پەیمانگا و زانکۆنیانی. ئێمە هەنگاوی یەکەممان پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانە، وەکو گوتم داواکاری ئاراستەی ئەوانە دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ئەگەر با بڵێن وەڵامیان نەداینەوە ئەو کاتر لە ڕاگەیاندنەکان پەیامی خۆمان دەگەینین ڕەنگە هەنگاوی تر، بەڵام هەنگاوەکان دڵنیاتان دەکەن هەنگاوەکان من هەنگاوی شارستانیانە مەدەنیانەیە.